ژنان بەرپرسیارن لە بەرامبەر هەڵوێست پیشاندان دژی داگیرکاریەکان. بۆ ڕایگشتی ئاشکرایە دەوڵەتی داگیرکاری تورکیا بە شێوەیەکی دژوار داگیرکاری لەسەر گەلێک وڵات و هەرێمی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و تەواوی بەشەکانی کوردستان بەڕێوە دەبات. بەڵام ئەو هەرێمەی کە زۆرترین زیانی بەرکەوتووە لەو داگیرکاریانەدا باشووری کوردستانە کە داگیرکاریەکان تێیدا زیاتر ئەنجام دەگرێت. ئەویش بە هۆکاری ئەو هێزولایەنانەی کە چاوساغی بۆ دەوڵەتی داگیرکەری تورکیا دەکەن. لە ساڵانی 1992 بەدواوە هەتا ڕۆژی ئەمڕۆ دەوڵەتی تورکیا ڕۆژ بە ڕۆژ هەموو جۆرەکانی داگیرکاری بەڕێوە دەبات لە هەرێمی کوردستاندا، وەک داگیرکاری سەربازی، سیاسی، ئابووری، کلتوری، سروشت و ژینگەیی. داگیرکاری سەربازی لە لووتکەدایە جگە لە جێگیرکردنی بەدەیان، بنکە و بارەگای سەربازی، تۆپباران و بردومانکردن و سەرەڕای شەهیدکردنی کەسانی شۆڕژگەر بە سەدان خەڵکی مەدەنی بوونەتە قوربانی و هەر وەک لە ڕۆژی پێنجی ئەم مانگەدا بە شێوازێکی هۆڤانە و بێناسینی هیچ سنوورێک هێرشی هەوایی کردە سەر کەمپی شەهید ڕۆستەم جوودی لە مەخموور. هەروەها لە چوارچێوەی داگیرکاریەکاندا بە بەکارهێنانی زۆرترین چەکی قورس و تەنانەت بە بەکارهێنانی چەکی کیمیایی ڕێگەپێنەدراو لە هەرێمەکانی زاپ و ئاڤاشین و مەتینە هێرشێکی بەردەوام دەکاتە سەر ئەم سنوورانە و بەو هۆیەوە چەندین جەنگاوەری ڕێگای ئازادی و لە پێناو پاراستنی خاکی کوردستاندا شەهید بوون. هەروەها داگیرکاری ئابووری بە شێوازێکی زۆر قوڵ بەڕێوە دەچێت بە هەموو پێوەرێک. لە ئێستادا بە هۆکاری ڕێککەوتنی 50 ساڵەی تورکیا و حکومەتی هەرێم 4000 کۆمپانیای تورکیا لە ناو شارەکانی هەرێمی کوردستاندا هەن. هەروەها لە ڕووی داگیرکاری ژینگەییەوە هەر وەک چۆن ساڵی ڕابردوو دارزەیتونەکانی ئەفرینی بڕیەوە و تاڵانکردنی ئیستەش هەڵساوە بە بڕینەوەی چەندین هەزارداری خەڵکی باشووری کوردستان ئەفوخاکی باشووری کوردستان و براون بۆ تورکیا و بازرگانیان بە بڕینەوەی چەندین هەزارداری خەڵکی باشووری کوردستان و براون بۆ تورکیا و بازرگانیان پێوە کراوە. هەروەها گرتنەوەی ئاوی ڕووباری سیروان و ئەڵوەن لەلایەن دەوڵەتی ئێرانەوە بووە بەهۆی وشکەساڵی و کەمبەرهەمی و تێکچوونی سروشتی. لەلایەکی ترەوە ڕێک نەکەوتنی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی ناوەندی و ناشەفافی و ڕادەست نەکردنی داهات بۆتە هۆی لێبڕینی موچەی فەرمانبەران و لە ئێستاشدا بە بەرزبوونەوەی نرخی دۆلار و بەنزین و خواردەمەنی و پێداویستیەکانی ناوماڵ ئەوەندەی تر بارودۆخی هاوڵاتیان قورستر کردووە. لە ئەنجامدا قەیرانی ئابووری و نەبوونی و هەژاری و بێکاری بەرۆکی خەڵکی هەرێمی کوردستانی گرتووە. هەر بۆیە لە دژی نەبوونی موچە دەبێت لە دژی داگیرکاری تێبکۆشین. دیسان تەواوی قەیرانەکان زۆرترین قەیرانی کۆمەڵایەتی دروست کردووە. بۆیە ئێمە وەک کەمپینەکەمان پێمان وایە سەرچاوەیەکی سەرەکی توندوتیژی و کۆمەڵکوژیە داگیرکاریەکانی دەوڵەتی داگیرکەری تورکیا لەسەر هەرێمی کوردستان و عێراق. هەر بۆیە گرنگە ئێمەی ژنان بە بەرەنگاربوونەوەی گەندەڵی و نادیموکراتی و تەواوی قەیرانەکان و بەرەنگاربوونەوەی توندوتیژی لەسەر ژنان و هەموو داگیرکاریەکان ببینەوە. بە یەکریزی و یەکدەنگی ژنان هەموو هێزمان بخەینە یەک و بە چالاکی دیموکراتی بە هەڵوێست دەربڕین لە دژی هەموو داگیرکاریەکان ئاستی تێکۆشانی ژنان بڵند بکەین. کەمپینی یەکریزی ژنان دژی توندوتیژی و داگیرکاری.